نوێنەری تایبەتی نەتەوەیە گرتوەکان بۆ سووریا کۆبوونەوەی لەگەڵ دیپلۆماتانی 5 ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی نوێنەران بەرز نرخان لە کاتێکدا داوا لەلایەنە نەیارەکانی ئەو وڵاتە بە شەڕوێران بووە دەکات کە دەست بەکار بن بۆ چارەسەرکردنی قەیرانی سووریا. کاربەدەستێکی حکوومەتی سووریا و کاربەدەستێکی نەتەوەیە گرتوەکان لە ڕۆژی سێشەمە ڕایانگەیاند کە شاندی حکوومەتی سووریا ڕۆژی چوارشەمە دەگاتە ژنێف بۆ بەشداریکردن لە وتوێژی ئاشتی، بەڵام ئۆپۆزیسیۆنی سووریا کە لە کۆبوونەوەکەی ڕیازەوە بڕیاریدا بێک شاند بەشدار بێت لە ڕۆژی دووشەمەوە لە ژنێڤە بۆ ئەو توێژانە. نوێنەری تایبەتی نەتەوەیە گرتوەکانە ئێوارەیە لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتوەکان قسەی کرد. ئەو داوای لە هەردوو شاندەکە کرد ئامادە بن بۆ توێژەکان، ئێمە ئامادەین و لێرین بۆ توێژ. بەڵام هێشتا جیاوازی لە نێوان ئۆپۆزیسیۆنیشدا هەیە لەسەر مەسەلەکان بە تایبەتی لەسەر ئەوەی ئایا ئێران بانکێشت بکرێت یان ناوە لەسەر داهاتووی بەشار ئەسەدیش. دەبێت بەشار ئەسەد لە قۆناغی گواستنەوەدا دەست لە کار بکێشێتەوە. ئەمە نانووسراوە. ئێمە دەمێکە گوتومانە ئەمە کار دەکاتە سەر پرۆسی بۆ توێژی ئاشتی و ئەمەش بوو بە گەورەترین نەگەرانی بارودۆخەکە. قەدری جەمیل دەژڵێت تەنها و توێژەکانی ژنێڤ نابنە هۆکاری چارەسەرکردنی کێشەی سووریا و توێژەکانی ئەستانە و کۆنگرەی دیالۆگی نیشتیمانی سووریا لە سۆچی هاوکار دەبن بۆ توێژەکانی ژنێڤ. وتوێژی ئاشتی ژنێڤ میکانیزمی چارەسەرکردنی مەسەڵی لەشکری تێدا نییە. لەبارەی سیاسی شەوە گەورەترین گرفت لە ئێستادا ئەوەیە چۆن بتوانرێت کۆنگرەی دیالۆگی نیشتیمانی سووریا پێک بهێنرێت کە نوێنەرایەتی هەمووگەلی سووریا بکات. نوێنەری تایبەتی نەتەوەیە گرتوەکان گەشتبینە بەرامبەر بەم خولەی و توێژەکان. ئەم قەیرانە یەکێکە لە بەدترین قەیرانەکان لە مێژووی نەتەوەیە گرتوەکاندا. ئێستا شیانێکی ڕاستەقینە هەیە بۆ بەرەو پێشبردننی سیاسیانە، نەخشە ڕێگایەکی ڕوون و ئاشکرا، ئاگربەست، پلانی نێشتنی قەیرانیش بەگشتی لە ئاستانە و عەمانەوە هاتوونەتە ئارا. لەسەر ئاستی نێونەتەوەییش تێکڕاییەکەیە تا گەلی سووریا بڕیار لە ئایندەی خۆی بدا. هەندێکیش پێیان وایە ئەم گرفتانەی سووریا کاتێک چارەسەر دەبن کە کێشەی لەشکری گروپە چەکدارەکان چارەسەر ببێت. قوى المتصارعة على سوريا اليوم ناکۆچەکانی نێوان گروپە چەکدارەکان لە سووریا شەڕێکی نێوان داردەستانی وڵاتانی زلهێزن لە ناوچەکەدا. ئەمریکا هێزەکانی سووریای دیموکرات بەکاردێنێت بۆ فراوانکردنی پێگەی خۆی لە ڕۆژهەڵاتی سووریا. رووسیاش هەوڵ دەدات کوردەکان بباتە بەرەی خۆیەوە لەبەر ئەوەی لە سەداسی سووریان لەژێر دەستدایە و ناکۆشی ئەوان لەگەڵ تورکیا بووە بە ئاستەنگێک بۆ چارەسەری سیاسی. هەوڵی چارەسەرکردنی کێشەکان لە کاتێکدا فشارێکی زۆری نێونەتەوەی لەسەر سووریا هەیە لەسەر بەکارهێنانی چەکی کیمیایی. مایەی نیگەرانیە کە هێشتا ئێمە ڕۆبەڕۆی بەکارهێنانی چەکی کیمیایی دەبینەوە. پێم وابێ زۆر گرنگە و لە بەرژەوەندی هەموو لایەکە بەکارهێنەرانی چەکی کیمیایی بەرپرسیار بکرێن. دەستەیەکی سەربەڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی بۆ دۆزینەوەی ڕاستیەکان سێ راپۆرتی بڵاو کردوتەوە کە تیایدا نیشان دەدات لەم ساڵانی دواییدا چەکی کیمیایی لە سووریا بەکار هاتووە.